دقي وسيدنامكي قازي محمد. بسم الله الرحمن الرحيم. نتەوە حەقوراوەکەم کوڕ و خوشک و برا خۆشەویستەکانم، ئێستا لە ئاخرین ساتەکانی ژیانمدا دەمەوێت چەندێڕێکتان بۆ بنووسم لە دوژمنایەتی یەکتری دەست هەڵگرن، یار و یاوەری یەکتر بن، پشت بە یەکتری ببەستن و لە بەرامبەر دوژمنی زۆرداردا ئازایانە ڕابوەستن. خۆتان بێهودا بە دوژمن مەفرۆشن. دوژمن هەر ئەوەندە ئێوەی دەوێت کە کاری پێتانە دەنا هیچ ڕەحمتان پێ ناکەت، لە هیچ دەرفەتێک ناگوزەرێ بۆ زەربە لێدانتان. دژمنەکانی نەتەوەی کورد زۆرن و زۆردارن، توانایان هەیە و بێڕەحمن. ڕەمزی سەرکەوتنی ئێوە لە یەکگرتندایە، تەنیا یەکگرتنە لە بەرامبەر ئەو هێزە زۆردارانەدا. هەر نەتەوەیەک ئەگەر یەکێتی نەبێ هەمیشە لە ژێر دەستدایە. ئێوە نەتەوەی کورد شتێکتان لە نەتەوەکانی دیکە کەمتر نییە، بەڵکو لە ئازایەتی و پیاوەتیدا زۆر لەوانەی بەسەر بەخۆیی دەژین زیاترن. ئەو گەلانی سەرکەوتنیان بەدەستێناوە هەر وەکو ئێوە بوون. ڕێنوێنیم بۆ ئێوە ئەوەیە کە لێگەڕن منداڵەکانتان بخوێنن، چونکە ڕەمزی پێگەیشتووی و سەرکەوتن لە خوێندەواریدایە. با لە گەلانی دیکە دوانەکەون. ئێوە نابێ بە کوشتنی من و بەراکانم چاوترسێن بن. هێشتا زۆری دیکەمان دەبێ لەم ڕێگەیەدا لەدەست بچن تا بە ئارەزووی خۆمان دەگەین. کوردستان ماڵی هەموو کوردێکە. دانیشتوانی ئەم خاکە بە پێی توانای هەر کامەمان گەر شتێکمان لەدەست دێ نابێ منەت لەسەر ئەوانی دیکە بکەین. گەرزانیتان کەسانێک کاریان لەدەست دێ لێگەڕێن با بیکەن، بەردمەخەنە سەرڕێیان، گرفتیان بۆ دروست مەکەن. گەر من بەرپرسیارەتی گەورەم نەبوایە ئێستا لەژێر حکمی سێدارەدا نەدەبووم. بەخاتری ئەوە منەتتان بەسەردا ناکەم. بە قەولی سەعدی دەڵێ مرادێ ما نەسیحەت بوو دەگفتیم، هەواڵەت بێ خوددا کردیم و ڕەفتیم. هیوای ئێمە ئامۆژگاریەک بوو وتمان، بە خودامان ئەسپاردن و ڕۆیشتین. خزمەتکاری گەل و نەتەوە قازی محەممەد.